ڕۆژی هەینی ڕێوڕەسمی کۆمسای با بەشداری چەندین کەسایەتی و جەماوەرێکی بەرفراوان و ڕێژێکی بەرچاو لە گەشتیارانی ناوخۆ و بیانی لە هەورامانی تەخت بەڕێوەچوو. ئەم ڕێوڕەسمە هەموو ساڵێک پاش تێپەڕبوونی 45 ڕۆژ لە وەرزی بەهار و لە ڕۆژی هەینیدا بەڕێوە دەچێت. لە درێژەی ئەم ڕێوڕەسمەدا جەماوەر بە کۆمەڵ لە دەوری بەردێکی سپی کە لە نزیک گۆڕی پیر شالیار و چلەخانەی پیر کە شوێنی ڕیازەت کێشانی ئەو بووە لە گوندەکە کۆ دەبنەوە. هەر بۆیە خەڵکی و بەشداربووان لەو شوێنەدا با تەوری تایبەت یان شتێکی تیژ دەست دەکەن باشکاندن و سواندنی بەشێک لە بەردەکە. خەڵکی ناوچەکە لەو باوەڕەدان بەردەکە تەنیا لەو ڕۆژەدا دەشکێت. هەرکەس لە تێک لا بەردەکە وەک شتێکی پیرۆز هەڵدەگرێ و هیوا بۆ بەدیهێنانی ئاوەتەکانی دەخوازێت. بەشداربووان لەم بارەیەوە باس لەوە دەکەن بەردەشکاوەکە تاوەکو ساڵێکی دیکە وەک خۆی لێدێتەوە. من وەکو فۆتۆگرافرێکە ماوەی 2 ساڵە دێم بۆ ئەم مەراسمی کۆمسای لە شاری هەورامانی تەخت. ئەم مەراسمە ئەوە کە من بیستومە و تۆزێک خۆم لەسەری خوێندومەتەوە بەر لە ئیسلامیش بووە. مەراسمێک بووە کە وەکو شۆرا وەکو کۆبوونەوەیەک خەڵکی ئاوایی کۆبوونەتەوە چەند کەسێکیان دیاری کردو ئەو چەند کەسیشە بڕێک ئینسانیان دیاری کردووە بۆ وەکو ئاویار وەکو شوان وەکو ئەم مەراسمێکە کە لە وێنەی لە ناوچەی ڕۆژ هەڵاتی ناوەڕاستە کەم بووە شێوەیەکی شۆرایی بەڕێوە چووە. ئەم شۆراییە لە زۆر جیان نەبووە تەنیان لە ناوچەی هەورامانە بووە توانیەتیانە زۆر شوان و ئاویار و میرا و ئەمانە دیاری بکەن. ئەو شتەی کە من لە خەڵکی ئەم دێ بیستومە و هەروەها خۆمیش متالعە و خوێندنەوەم لەسەری کردووە. من خۆم لە شاری سەقزۆ هاتووم بۆ ئێرە لە مەراسمی کۆمسایە ئیمساڵ کە بەشدار بووین لێرە. بەڕاستی زۆر جێگای سەرنجی ڕاکێشاوە بۆ ئەوەی کە بینەرە زەحمەتیان کێشاوە خەڵکی زۆر کە لێرەوە لە شارەکانەوە هاتوون و مەراسمی دەفنەوازیان هەیە و مەراسمی بەشکاندن و ئەو جۆرە شتانیان هەیە بە ڕەوشتایەکی سونەتیان هەیە و کە شتایەکی تریش هەیە کە ئەیوەنەوە بۆ تەبارڕک لەگەڵ خۆیانە و بەڕاستی سەرنجی خەڵکێکی زۆر لێ ڕاکێشاوە و خەڵکێکی زۆر بەشدار بوون لە مەراسمە و ئێمە خۆمان کە ئەوەی کە بینیمانە بەڵێ خەڵکێکی زۆر زەحمەتیان کێشا و تشفیان هاوردووە و بەڕاستی خەڵکی هەورامانیش زۆر مهمان نەوازن لەو بابەتەوە پەزیرایی لە خەڵک لە ئەخوامی خەڵک و لە شارەکانەوە کە هاتن بەڕاستی زۆر دەستیان خۆش بێ و زۆر لوتفیان بووە نسبەت بە خەڵک. ئەم ڕابۆچوونە پێمان دەڵێت کە خەڵکی ئەم هەرێمە باوڕێکی دێرینیان با ژیانەوەی پاشمەرگ لە ناو سروشدا هەبووە. ڕێوڕەسمی کۆمسای با ژمارە 63 لە پێڕستی ئاسەوارە نیشتیمانیەکانی ئێران تۆمار کراوە و گرنگی خۆی لە ناوچەی هەوراماندا هەیە.